السلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر أشهد أن بزعمت كم وانا بيش وانا وراس بتاعتي. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. پرسیارێک دروستە بێت، بۆچی مرۆڤ دایک و باوکی خۆی دەکوژێت؟ پەنا بەخوای گەورە. بۆچی مرۆڤ وای لێ هاتووە کچ و کوڕی خۆی دەکوژێ، خوشک و برای خۆی دەکوژێ، مامە و خاڵۆی خۆی دەکوژێ، زاوا و خەزوری خۆی دەکوژێ، دراوسەی خۆی دەکوژێ، ئامۆزا و پورزای خۆی دەکوژێ، پوری خۆی دەکوژێ. بۆچی خەڵک وای لێ هاتووە؟ بۆ هەندێک کەس وای لێ هاتووە. یەکێک لە هۆکارەکان، هۆکاری یەکەم ئەوەیە خەڵک ئەو جۆرە کەسانی کە ئەم پیشانە دەکەن، ئەم قەتڵانە دەکەن، ترسی خوا لە دڵیانە نییە.
نە لە خوا دەترسن نە لە سزای خوا دەترسن. چونکە ئەگەر ئینسانێک لە خوا بترسێ ناچێت لەسەر عەرزێک، لەسەر شوێن خانوویەک، لەسەر شوێن زەرعاتێک، باخێک، گەنموجۆیەک بچێ خەڵکی بکوژێت. ئینسانی لە خوا ترس شتی وا ناکە. کاتێک کە هابیل ڕەحمەتی خوای لێبێ قابیلی برای وتی دەتکوژم کە کوڕی ئادەم بوون سەلامی خوایان لەسەر بێ. بەڵێ قابیل وتی دەتکوژم. هابیل وتی ئەگەر دەستی شم بۆ درێژ بکەی بمکوژی من دەست بۆ درێژ ناکەم. بۆ لێتە ترسم؟ نە، ئینی ئەخاف الله رب العالمین. چونکە من لە خوا دەترسم، کە لە خوا دەترسم بەخوا بزانم دەشم کوژی ناتکوژم، با من مەزڵوم بم نەک زاڵم بم. ئینسانێکە ترسی خوا لە دڵی ئەبوو ئاوا دەبێ. ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا ئەو کەسەی کە کوژراوە قاتیلەکە و بکوژەکە دەهێنێ بۆ خزمەتی خوای گەورە، دەڵێ یا ڕەبی سەل هذا فیما قەتەلەنی. ئەی پەروەردگار پرسیار لە ئەمە بکە بۆزان لە دنیادا بۆچی منی کوشت. بۆیە کەسێ دەکوژی لە ڕۆژی قیامەتە دڵنیا بە عقوبەی قورس بەدانراوە کە دۆزەخە، کە سەرشۆڕی و ڕیسواییە. پەنا بەخوای گەورە یا ڕەبی پێ بەم کەسە بڵێ بۆچی منی کوشت. جواب بچیە لای خوا. خوایە لەسەر شوێن تەنەگەی گەنم کوشتم، عەرزەکەمی داگیر کرد، هەی نەکبەت پێش تۆ هەزارە خاوەنی هەبووە، بۆ مناڵ بۆ بکوزاوە ئەچی خەڵکە کوژی. بیرە دەست خوا، مەزڵوم بە نەک زاڵم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئیمامی عوثمانی فەرموو دەتکوژن، بەس تۆ وەکو هابیل بە وەک قابیل مەبە، زاڵم مەبە، مەزڵوم بە، سەرکەوتوو دەبیت. کێ بردیەوە؟ ئیمامی عوثمانی یا دژمنەکانی ڕەزای خوای پەروەردگاری لێبێت. بۆیە ئەگەر ئینسانێک ترسی خوا لە دڵیا بێ ناچێت تفەنگ ڕووی تفەنگ کاتە خەڵکی. ترسی ڕۆژی قیامەت و عقوبەی خوای هەبێ کە خوای گەورە کۆمەڵی عقوبەی زۆری داناوە لە جەهەنەمدا بۆ کەسانی کە خەڵکی دەکوژن. ئیتر لەسەر شوێن گەنم دەیکوژی، لەسەر شوێنی جۆ دەیکوژی، لەسەر شوێنی عەرز دەیکوژی، لەسەر نازام چی دەیکوژی، خوێنی بۆ تۆ حەڵاڵ نییە. ئەمە کارەساتێک گەورەیە. ئەگەر کە خەڵکی ترسی خوای لە دڵا بێ شتی وا ناکات. ئەو ئیمانی کە هەیەی ئەگەر کاریگەری بەسەریەوە هەبێ، ئەو نوێژەی کە ئێستا هاتوونە بۆی ئەگەر کاریگەری بەسەرتانەوە هەبێ ناچن خەڵکی بکوژن. ئەمە هۆکارێکی سەرەکیە. یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی کوشتن ترسی خوا لە دڵی خەڵکانەما، ئەو کەسانی کە ئیشە دەکەن و ترسی ڕۆژی قیامەتە دڵیان نانێ بۆی و کارە ئەنجام بدەن. پرسیار دەکرێت بۆچی خەڵکی باوک و دایک و کوڕ و کچ و برا و خوشک و کەس و کار و دراوسێ و زاوا و خەسووری خۆی دەکوژێت. بۆچی دەیکوژێت؟ لەبەر ئەوەی بەهۆی تۆڕەبوونەوەیە کە ئینسان تۆڕە بوو مەزاجی تێکەچێت، کە مرۆڤ تۆڕە بوو عەقڵی لاواز دەبێت. چۆن دەڵێن تۆڕەبوون برای شێتیە. مرۆڤ تەسەڕوفاتی وا دەکا دوای چەند دقەیە زۆر شەرمەزار دەبێت. ئەگەر ئینسان سەبری هەبێ ئەو دوو-سێ دقەیە کە دەڵێ من تۆڕام دوو-سێ دقە تۆڕابم، ئەو دوو-سێ دقەیە خۆت بگرە بە ئیزنی خوای هیچ نابێت. خۆ کوشتن دقە و دوو دقەی ناوێت، چەند چرکەیەکی دەبێت، بەڵام خۆڕاگر بە. سەحابەی هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریم بکە. فەرمی لا تەغضب، تووڕە مەبە. ئەفەرمی بیرم کردەوە لە قسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی فەرمی تووڕە مەبە؟ من دەڵێم ئامۆژگاریم کە ئەو دەفەرمێت تووڕە مەبە. بۆیە دەفەرمێ تەماشام کرد ففكرت حين قاله فإذا الغضب يجمع الشر كله. بیرم کردەوە قسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئامۆژگاریە گەورەیە، چونکە بیرم کردەوە تەماشام کرد تووڕەبوون هەموو شەڕێک لە مرۆڤ کۆکاتەوە، کۆکەرەوەی هەموو شەڕێکە، هەموو شەڕ و ئاژاوەکان کە ئێستا دروستە بێت لە کۆڵانەکان، لە ماڵەکان، لە خانووەکان، هەمووی سەبەبەکەی هۆکێ لە هۆکارەکانی تووڕەبوونە. کە مرۆڤ تووڕە بوو تەسەڕوفاتی شێتانە دەکات، تەسەڕوفاتی شێتانەش پەشیمانی لەدوایە. بۆیە ئەگەر ئینسان خۆی بگرێ بەختەوەر دەبێ بە ئیزنی خوا. خۆت ڕاگرە،
پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر بە پێوی دانیشە چونکە دانیشتی لاواز دەبی ئەگەر بە دانیشتنەوە بی پاڵکەوی لاوازترە بی نەک پەلاماری کابرا بدەی. پیاوێک دەڵێ گەنجێک لە ڕەمەزان لە شارێک لە شارەکانی کوردستان دەڵێ ڕەمەزان بوو لە بازاردا دەڕۆشتمە ناو بازاردا بەلای دوکانێکا تێپەڕیم گۆرانێکی لێدا بوو دیجەیەکی گەورەی داگیرساندە بوو گۆرانێکی لەسەر بوتم برای بەڕێزم ئەگەر تۆزێک کزێکی باشترە ڕەمەزان و خەڵ بە ڕۆژووە وتی بەسەر چا کزی کرد وتی کەنە هەندێک تر ڕۆشتم بە قسەی خۆشیش پیاوێتیش بە هەمان شێوە گۆرانێکی زۆر بە قووەتی خستوە سەری وتی پێم وت براکەم ڕەمەزانە خەڵک نەحبارە بێ ئەگەر کزیکەی مەمنونتە بم دوو لە ڕێی بەڕێستان و مزگەوتەکە وتی تفێکی کرد ناو چاوم وتی یەک تفێکی تێم کرد وتی منیش ئاوایەکم کرد وتی پیاوەکە سەری داخست حتا ڕۆشتم سەری هەڵنەبڕی زانی غەڵەتی کرد وتی لە جیاتی ئەوە تفێکی تێم کرد وتی منیش ماچێکم کردەوە پیاوە لە جیاتی تفەکە ئەڵێ سەری داخست سوێن بەخوا هەتا ڕۆشتم سەری بەرز نەکردەوە جا ئەگەر تفەکەی تێ بکردایەتەوە بێگومان شەڕی دەستەویەکە دروستە بوو ئەم پیاوە خۆی بۆ گرت ئەو چەند دەقەیە ئەو چەند چرکەیە خۆت بگرە لە شەڕ دوورەبی بە ئیزنی خوا. بۆیە شەڕ یەکێک لە هۆکارەکانی شەڕ و ئاژاو و کوشتن زۆربوون تووڕەبوونەکەی چەند دەقەیەک و کارە سات ڕۆدەت. کەواتە ئینسان ئاگاداری خۆی بێ ئەگەر ئەتەوێت بەختەوەر بی ئەگەر ئەتەوێت ڕەوشتت نەگۆڕێ ئەگەر ئەتەوێت کێشت بۆ دروست نەبێت تووڕە مەبە خۆت ڕاگرە دەستت ڕاگرە دەست بوەسێنە هەر کاتێک زانی سار دەبیتەوە هیچیش ڕوو نادا بە ئیزنی خوا. بۆچی کوشتن زۆر بووە ئەمە کارەساتە بەخوا مرۆڤ دایک و باوکی خۆی بکوژێ مناڵی خۆی بکوژێ خوشک و برای خۆی بکوژێ دراوسێ و مامە و خاڵۆ و زاوا و خەزوری خۆی بکوژێ ئەمە کارەساتە بەڕاستی کارەساتی زۆر گەورەیە ئینسان تەقەبولی ناکە مرۆڤێک ئەوەندە زاڵم و بێویژدان بێ دەستی بڕاتە خوێنی باوک و دایک و مناڵەکان و کەسەکان نزیکانی خۆی ئەمە بەڕاستی کارەساتی گەورەیە پێویستە خۆمان چارەسەرکەین پێویستە ڕەوشت و ئەخلاق و صیفەتی خۆمان بگۆڕین ئاگامان لە خۆمان بێ هەڵ نەچین هەرچی ڕوویدا ئاگامان لە خۆمان بێ چونکە یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە بەداخەوە ئەم شتانە کە زۆر بووە ئەوەی کە بکوژن ئیعدام ناکرێ ئەوە ئیشی دەسەڵاتدارەکانە ئیشی حاکم و دەسەڵاتدارەکانە دەسەڵاتدارەکانی وڵات ئەوەی کە خەڵکی دەکوژێ ئەگەر کە سوکاری کوژرا و عەفوی ناکەن دەبێ بکوژرێتەوە دەبێ ئیعدام بکرێ لە سێدارە بدرێ بەڵام ئێستا ئەوە نەماوە دەزانێ خەڵکی دەکوژم و دەڕۆمەوە سژنەوە 15-20 ساڵ بۆ خۆم قەڵەو دەبم خواردنی باش دەخۆم و دوای دەرەچم و تەواو عقوبە کە نەبوو خەتەرە ترسناکە. ئەبێ بزانین یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بکوژەکان کاتێکە سجن دەکرێن بۆ خۆیان لە سجنا قەڵەو دەکرێن. من بزانم خەڵکی بکوژن دەمکوژنەوە خەڵ ناکوژم خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب بەڕاستی لە تۆڵەکردنەوەدا لە قیساسا ژیان هەیە ئەی خاوەن عەقڵەکان چونکە من کە زانیم دەکوژرێم لە سێدارە دەدرێم خەڵکی ناکوژم بەڵام کە زانیم قەڵەو دەکرێم لەخوا ناترسم کارەسات ڕۆدات. بۆیە بەتاقەوەی کە لە هۆکارەکان ئاوەیە کە ناترسێ لەوەی کە تیا بچێت بۆیە دەبینی کوشتن زۆر دەبێت. بۆچی خەڵکی وای لێ هاتووە دەچێت دایک و باوک و کە سوکاری خۆی دەکوژێ کەسە نزیکەکانی خۆی دەکوژێ مناڵی جگەرگۆشەی خۆی دەکوژێ برا و خوشکی خۆی دەکوژێ بۆچی لەبەر ئەوەی وای لێ هاتووە پەنا بەخوا خەڵکی دەچێت خێزانی خۆی دەکوژێت مێردی خۆی دەکوژێت. ئەمە کارەساتی زۆر گەورەیە. یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە پەنا بەخوای گەورە بەهۆی عەلاقەی ناشەرعی وەیە ژنێک لەگەڵ پیاوێکە عەلاقەیەکی ناشەرعی دروست کردووە لە ڕێگەی و پیلاندا ئەنێن چۆن پیاوەکەی بکوژێت پیاوەکە چۆن ژنەکەی بکوژێت بەو مەرجە شوت پێیەکەم خێزانت بکوژی بەو مەرجە شوت پێیەکەم مێردەکەت بکوژی بەو مەرجە شوت پێیەکەم پیاوەکەت ئەبێ بە پیاوەکەی ئەڵێ ئەبێ لە ژنەکەت جیابیتەوە بە ژنەکەت دەڵێ لە پیاوەکەت جیابەرەوە
ئەمانە کارەسات دروست ئەکات. کابرا ئەشێ خێزانی خۆی کوژێ، لەولاوە خێزانی جیابێتەوە ئاساییە، لەولاوە دەچێت دەیکوژێ، چکە عەلاقەی ناشەرعی زۆر جار خراپە. ئەم عەلاقەیە کە دروستە بێ بە تایبەتی ئەوانەی کە مێردیان هەیە، ئەوانەی کە ژنیان هەیە، زۆر جار تووشی ئەم کارەساتە دەبن. چونکە ئینسان کە ئەم عەلاقە ناشەرعی کرد، پیاوی هەیە لەگەڵ پیاوێترا دەستی تێکەڵاو کرد، ئەگەر بە تەلاق کۆتایی پێرێ بە کوشتن کۆتایی دێت. زۆر دەبیستین لە شتانە، زۆر دان و دوانوسیان نییە. بۆیە بەداخەوە دەبینیت ژن بێوە ژن دەکەوێ، مناڵ بێ دایک و باوک دەبێ، جاری وای دایکێک پیاوەکەی خۆی دەکوژێ. مناڵەکان چیان بەسەرات دێت؟ ئەو دایکە مناڵەکانی سەرگەردان کرد، مناڵی داما و باجەکەی دەدەن، دایکی سجن دەکرێ و باوکیشی کوژرا، یا باوکی سجن دەکرێ و دایکی کوژرا. چی دێهات؟ مناڵەکان باجەکەیاندا، مناڵی بێتاوان باجەکەی دەدات. بۆی ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، تەقوای خوا بکەین، کارێک نەکەین. کەسێک کە مێردی هەیە وازی لێ بێ نەقچێ بەسەرێەوە، مێردی هەیە حەڵاڵی تۆ نییە. ئاگاداری خۆمان بین. بۆیە کاتێک کە ئەو عەلاقانە دروستە بێ، پەیوەندی دروست دەکات، ئەڵێ با خۆتت دابنین چۆن پیاوەکەمان بکوژین، چۆن ژنەکە بکوژین، بە چی شێوەیە بیکوشن. لە هەموو وڵاتەکانە دەیبینین، لە مەحکەمەکانە ئەو پیاوەکەی کوشتووە، ئەو ژنەکەی کوشتووە. ئەمە کارەساتێک گەورەیە. جیا بەرەوە باشترین حەلە، بەڵام مەچوو خەڵکی بکوژە، قەتڵ مەکە. یا ڕەبی خوا ڕەحمە لێکە ئاخرمان بەخێر بگێڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، بۆچی لەم ڕۆژەدا خەڵکی دەکوژێت؟ دایک و باوکێتی، مناڵێتی، خوشک و برایەتی، مامەیەتی، خاڵۆیەتی، زاوایەتی، خەزوورێتی، خێزانێتی، مێردێتی، دراوسەیەتی، ئامۆزایەتی، پورزایەتی. بۆچی ئەم کارەساتانە دووبارە دەبێتەوە؟ لەبەر ئەوەی بەداخەوە هەندێک لە بەتەمەنەکانمان، سەر و ڕیش سپێکانمان تێگەیشتوو نین. ئەوانە کە دەڵێن تێگەیشتوو نین هەمووی ناڵێن، چونکە ئەڵێ گەورە ئاوە ڕژێنێ بچووک پێی تێخشێنێ. ئەگەر پیاوە بەتەمەنەکانمان، ڕیش سپێکانمان ئەگەر تێگەیشتوو بن، ژیر بن، مناڵەکانیان لەسەر توندڕەوی پەروەردە نەکەن، بە ئیزنی خوا کەمتر دەبێتەوە. دەبینیت ئەڵێ ڕۆڵە غەڵەت لە کەس قبول نەکەی، ئەوەی زلەیەکی لێدا یەک فیشەک بنێ ناو چاویەوە. زۆرمان بینی بەرخی نێر بۆ سەر بڕینە، کوڕەکانم داناوە بۆ کوشتن. ئەگەر ئەمە باوکی ئێمە بێ و باپیری ئێمە و مامۆ خاڵۆی ئێمە بێ، ئەگەر خوا ڕەحمە لێ نەکا بێگومان پیا کوش دەرەچی، بەرخی نێر بۆ سەر بڕینە. مام حاجیگیان، خاڵۆگیان، مامەگیان، کوڕەکەی تۆ مرۆڤە، ئاژەڵ نییە، بەرخ نییە، مرۆڤە، مرۆڤ بۆ سەربڕین نییە. خوا بۆ دروستی نەکردووە سەر زەوی بیدەی بەکوشت. بۆیە ئەگەر بە تەمەنەکانمان ژینانە بیر بکەنەوە، ڕۆڵێکیان خۆتان لە بەڵا لادەن، ڕۆژێکە خراپە، خەڵ خراپە، هەندێک جار خۆت بدە لە گێلی، ئەگەر لەگەڵ تۆشیان بووە گوێت لێ بێ، کە گوێت لێ نەبووە. ئەگەر ئەوە مناڵەکانمان پەروەردەکەین، بەڕاستی مناڵەکانمان ئەگەر بەیانی شتێکی شکەن ئێمە تاوانبار نابین. بەڵام ئەگەر بڵین غەڵەت لە کەس قبول نەکەی، ئەوەی پای لاردانە بیکوژە، ئێجاری وایە گەنجەکەیش حەماسەت ئەگرێ هەرزەکارە، ئەڵێ باوکم وایوت تەواو، مادەم مامۆ خاڵۆم ئاوا دەڵێن تەواو. بەڵام ئەمە مامۆ خاڵۆ ئێمە دوژمنە، ئەمە باوک ئاوا پەروەردە نابێ مناڵ پەروەردە بکات. بۆیە ئەگەر بە تەمەنەکانمان زۆر جار ئەمە دەیەها جار لەسەر میلبەرەوە ڕجاوت کاتان لێ دەکەم، کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن. مناڵەکانتان مەدەن بە کوشت. والله خەڵکی وا هەبووە وتوێتی ئەچم دووسێ سەلامە کوشم لەسەر شوێنی عەرزەکە بای ملیۆنێکیش نییە، ملیۆنێک نییە. ئەی باشە بیرێ ناکەیتەوە مام حاجیگیان، خاڵۆگیان، بۆچی ئەم کارە دەکەی؟ لەسەر خۆ بە ڕۆڵێکیان بە حەقمان بخورێ، لەو باشترە بچین بەیانی دەستی خەڵکی ماچکەی. مناڵەکەت پەروەردەکە، فێری توندڕەوی مەکە، فێری ئەوە مەکە خەڵکی بکوژێ. دوو لەو ڕێبەڕێستان چەندەها کەس بیستوتانە لە بەتەمەنەکان. ڕۆڵە ئەگەر فڵان کەس نەکوژی، حاشا تۆ مناڵی من نیت. ئەزانێ قسە یعنی چی مام حاجی؟ ئەگەر بیرێ دەم قسەی پێ دەزانم معنای چییە؟ تۆ کوڕی من نیت، کەواتە دایکت خراپەی کردووە، خێزانەکەی تۆ خراپەی کردووە.
پەنا بەخوای گەورە تۆ بوختیانێکی گەورە بۆ خێزانەکەشت دەکەی کە ئەم مناڵە لە پیاوێکی ترە ئەگەرە دەمی خۆت بێ ئەوە یەکێکە لە تاوانەکان کە ئینسان بۆ جەهەنم دەبات خوای گەورە لە قورئانە دەفەرمێ ئەو کەسانەی تۆمەتی زینا ئەدەنە پاڵ ژنی داوێن پاک خوا لە دنیا و قیامەت لعنەتیان لێیەکە لعنوا في الدنيا والآخرة وڵا تۆ کوڕی من نیت ئەگە خەڵکی نەکوژی بە هەر کوڕی تۆ نەبێت چۆن کوڕی تۆ نییە لەخوا بترسە مام حاجی ئەوە مناڵ پەروەردە مەکە بوختیان بۆ مناڵ مەکە و بۆ دایکی مناڵیش مەکە جا بۆ یەکی لە هۆکارەکان ئەوەی بەداخەوە بە تەمەنەکانمان هەندێکیان تێگەیشتوونی لەم بارەدا هەندێکیشیان تایە ماشەڵاوەندە عاقڵن دەڵێ ڕۆڵێکیان خۆتان لە بەڵالادن بە حەقمان بخورێ بەس دوژمندار نەبین ئەو ئینسانی عاقڵ و تێگەشتوو ئەوە بۆچی بەڕێزان لەم ڕۆژدا خەڵکی دەکوژێت کەسە نزیکەکانی خۆی دەکوژێ خۆشەویستەکانی خۆی دەکوژێ لە دایک و باوکەوە تا ئەڕاتە خاڵۆ و مامۆ زاوە و خەزور ئەڕواتە مناڵ خوشک و برا بۆچی ئەم کارەساتە دووبارە دەبێتەوە لەبەر تەماح و حەسادەت تەماحکارێکە چاوچنۆکێک بەنا بەخوا دەچێ جاری وایە خۆتانە چۆن ڕۆژانە بیستن ڕۆژانە دەیبیستن کە لەسەر شتی زۆر بچووک و بەسیط خەڵکی دەکوژرێ ئێتۆزە سەبر بگرە خۆتی خۆڕاگرە تەماح زۆر خراپە حەسادەت کاتێکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی بەسەرهاتی هابیل و قابیلمان بۆ دەکات قابیل بۆچی هابیلی کوشت لەبەر دوو شت یەکەم خوای گەورە سەدەقەکەی هابیلی قبول کرد ڕەحمەتی خوا لێبێ ئەوەی قابیلی قبول نەکرد حەسادەتی پێبرد دووەم قابیل ئەیوت ئەو خوشکە خۆم مارەیەکەم ئەوەی تۆ کە تۆ ئەتەوێ مارەیەکەی من مارەیەکەم لەبەر تەماح بوو لەبەر ئەو دوو خاڵە کوشتی بەڵام قوڕی کرد بەسەر خۆیدا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەتا ڕۆژی قیامەت لە صحیح بوخاریایە هەر قەتڵێ بکرێ هەر کەسێ بەناحەق و بە زوڵم بکوژرێ بەشێک لەو قەتڵە تاوانەکەی لە ملی قابیلە هەتا ڕۆژی قیامەت لەبەرەوە یەکەم کەسێک بوو خوێنی سەر زەویان ڕژاند لەبەر تەماح لەبەر حەسادەت کەواتە ئاگاداری خۆت بە تەماح وات لێ نەکە حەسادەت وات لێ نەکە خەڵکی بکوژی بۆچی خەڵکی کەسە نزیکەکانی خۆی دەکوژێت ئەمە هەندێک لە هۆکارەکانە کە باسی دەکەم بۆچی خەڵکی دەکوژێت دەستی دەڕواتە خوێنی دایک و باوک و کوڕ و کچی خۆی دەستی دەڕواتە خوێنی خوشک و برا و مامە و خاڵۆی خۆی زاوە و خەزوری خۆی خێزانی خۆی مێردی خۆی بۆچی ئەم کارە دەکات یەکێت لە هۆکارەکان فلیمەکان دراماکان ئیتر عەرەبیە تورکیە فارسیە کوردیە هەندێکیان ناڵێم هەمووی فێرت ئەکا چۆن خەڵکی بکوژە چۆن پیلان دابنێ ناڵێم هەموو فلیمێک هەندێک فلیمەکان فێری خراپە و خەڵکوشتن دەکات چەندەها کەس بۆی فلیمەکانەوە وەک باسمان کرد لە وتارێکی تایبەتە بۆچی خەڵکی خۆی دەکوژێ یەکێ لە هۆکارەکان فلیمە ئەوەی کە لە فلیمە ڕۆژانە ئێمە دەیبینین لە دراماکانە دەیبینین لە ژیانی ڕۆژانەمانە ڕەنگ دەداتەوە دەمانەوێت لە ژیانی ڕۆژانەمانە تەطبیقی کەین چەندەها شتێکە نامێ باسی کەم لە فلیمەکانە و خەڵکی ئێستا تەطبیقی دەکەن ناو کۆمەلگادا لە خراپەکاریە لە کوشتنە لە بەدڕەوشتیە بەنا بەخوا لە هەر تاوانێکی ترە فڕوفێڵە خیانەتە هەر شتێکە درامەکان و فلیمە خراپەکان بە بیانیەکانەوە هەمووی دەبینین هەندێک لەوانە چیمان فێر دەکات خراپەکاری فێری کوشتنمان دەکەن فێری خۆکوشتنمان دەکەن فێری ئەومان دەکەن چۆن پیلان دابنین چۆن قسە بکەین چۆن درۆ بکەین بەنا بەخوا قسەکانمان چۆن ڕێک بخەین دوای پیلانەکە چی بکەین خەڵکمان کوشت چی بکەین ئەمە کارەساتێ زۆر گەورەیە فلیم چی فێری ئێمە کرد عائیلەی پەرتەوازە کرد خێزانەکانی پەرتەوازە کرد ڕێز و حورمەتی نەهێڵا مناڵ هەبووە قسەی بە باوکی خۆی کردووە قسەی ناشرینی بە باوکی خۆی وتووە وتمە بۆ وا دەڵێتی وەڵا فڵان کەس لە فڵان فلیمە منی فێر کرد گوێن بە باوکی بدات ئەمە کارەساتەکەیە بۆیە ئاگاداری خۆمان بین بەڕاستی تأثیراتی لە مێشکمانە ئەمێنێتەوە تەأثیرمان لێکە کاریگەری خراپەکانی هەندێک لە فلیمەکان لە مێشکی خەڵکیە و لە بیری خەڵکیە دەمێنێتەوە تەطبیقی دەکەن سوێن بەخوا ئەو کارەساتانە کە ڕوو ئەدەن زۆربەی بۆی فلیمەکانەوەیە
دوای کۆمەڵی هۆکاری تر چونکە فێر دەکات چۆن خەڵکی بکوژە. ئاخر هۆکار کە باسی دەکەین بۆچی خەڵکی کەسە نزیکەکانی خۆی دەکوژێ، دایکێتی، باوکێتی، خوشکێتی، برایەتی، زاوایەتی، خەزوورێتی، ژنێتی، مێردێتی، بۆچی دەیکوژێ؟ ئاخر هۆکارەوەی دەمانێت باسی بکەین ئەوەیە بەڕاستی خەڵکی بیر لە پاشە ڕۆژی خۆی ناکاتەوە، بیرێک لە پاشە ڕۆژی دوای کوشتنەکە ناکەیتەوە. ئەی نازانی دوای کوشتنەکە چی ڕوو ئەدات، دە بیرێ بکەرەوە. ئێستا کاتێک کە تۆ زلێک دەوەشێنی بۆ کزێک دەوەشێنی بیرێ بکەرەوە، پێشەوەی بیوەشێنی بیرێ بکەرەوە، دوای زلەکە دەبێت دەستی خەڵکی ماچکە، دەبێت کابراوتی پشتێنی دەستکەم پشتێنی خەڵکە و قایش پانتۆڵی خەڵکە دوای دەست ماچکردنەکە. زلە دەوەشێنی باجەکەی بە قورسی ئەدەی چ جای خەڵکی بکوژی. ئەگە بیرێ بکەمەوە نەوەڵا کابرا زلەی لە جاتیەوەی زلەیەکی لێدەم بێدەنگم و ئەڕۆم، ئەمە زەلیلی نییە، زەلیلی ئەوەی دەستی خەڵ ماچکەی، ئەوە زەلیلی ترە، ئەوە قارەمانی پاڵەوانی نییە بۆ کزێک بوەشێنی و ئەمجا دەستکەی ڕەجاوتکار لە خەڵکی بکەی لێت خۆش بێ. کەواتە ئەو قارەمانەی کە تۆ شانازی پێ وەگەی داتنا، پاڵەوانیەکەت دانا، ئێستا کەسێکی زەلیل و داماوی. ئەمە چی پاڵەوانێکی تایە؟ بیرێ بکەرەوە، بیرێک لە دەستماچکردنی خەڵکەرەوە. خۆجارە بە دەستماچکردن دێت خۆش نابن. ئێستا خەڵکی وایە خەڵکی کوشتووە، هەرچی پیاوی بەڕێزە ئێنێرێ بۆ ماڵەکەڵێ بەخوا خۆش نابن. یەکەم جاری وایزانێ پاڵەوانە، بەتەڵ فلیمە، بەڵام ئێستا بۆی دەرکەوتەوە زەلیل و داماوە. بیرێ بکەرەوە، بیرێک لەوە بکەرەوە بەیانی تکا و ڕجا لە خەڵکەکەی، بیرێک لەوە بکەرەوە بەیانی ڕائەکەی، ڕاکردنەکەت بیر نەچێ، بیرێک لەوە بکەرەوە بەیانی خۆت ئەشاریتەوە، ئەوەت لە بیر نەچێ. ئەوەنە پیاوێ قارەمان و مەردی خۆت بۆ شاریتەوە. کەواتە تۆ بەس پاڵەوان نیت، کەسێکی عاقڵ و تێگەشتوو نیت بۆ ژیانی خۆت. بیرێک بکەرەوە لە ئەم شتانە کە باسم کرد، بیرێک بکەرەوە لە دوای قەتڵەکە، لە دوای کوشتنەکە سوال ئەکەی، سوال دەست لە خەڵکی پانەکەیتەوە. چەند کەستان بینی بەناو عەشیرەت و بنەماڵەکان ئەگەڕێ پارەکە کاتەوە، وەڵا خێتان ئەگە زەکاتانە زەکاتمان دەنێ، ئێ بۆ خۆت زەلیل کرد، ئێ خۆت بۆ داماو کرد، بۆ خۆت خستە سوال، گەشتە حاڵەتی زەکات بخۆی بەس بۆ ئێمە قەتڵێکت کرد، حیای خۆت ناو خەڵکا برد، دنیا و قیامەتی خۆت ناشرین کرد، تەنها لەبەر ئافرینێکی خەڵک. وەڵا کەس ناڵێ ئافرین، وەڵا کەس ئافرین بۆ ناکە، لە دڵەوە هەمووی دڵێ بەڕاستی بێعەقلیت کرد. کەواتە بیرێک لەم شتانە بکەرەوە، بیرێک لەوە بکەرەوە ئەو کاتێک کە کەسێک ئەکوژی هەرچیت کۆ کردوتە ڕەنجی چەند ساڵت هەمووی بەبادەچی. ئەی بیرێ لەوە ناکەێت مام حاجیە کوڕەکەت ئەدەی بە کوشتا چەند ساڵە تەمەن تێ خانوویەکت کڕی، دوو خانووت کڕی، کە سڵحەکە ئێبێ هەمووی بفرۆشی بڕۆیتە کرێچیەوە، داما و زەلیل و سوالکەر دەرەچین و لاوە دەرەچیت و تەواو. زۆر جار هاوارەکەین، ڕجاکەین بۆ خاتی خوا خۆتان بگرن. دووسێ دەقە خۆت بگرێ لەوە باشترە بیتە سوالکەر، دووسێ دەقە خۆت بگرێ لەوە باشترە خانووی مناڵەکان بفرۆشی، ڕابکەی خۆت بشاریتەوە، ماڵەکەت بسووتێنرێ. ئەمیش بەڕاستی کارەساتی خراپ و ناشرینە. برایەک تاوانێکەکە چند ماڵی براکان ێسووتێن، ئەمە بەخوامە زوڵمە. کابرا دەستی تیان نییە، با برای بێت، با مامەی بێ، با مامە خاڵۆی بێ، بۆ ڕابکات. لەگەڵ خەڵکا بیستوێتی فڵان کەس فڵان کەسی کوشتووە، بە تەلەفۆن بیستوێتی. زوڵم لە خەڵکی مەکەن، لە خوا بترسن. لە کۆتاییدا دەڵێم ئەو کەسەی خەڵکی دەکوژێ حەزی بە سجنە، حەزی بە دوژمنداریە، حەزی بە سوالکردنە، حەزی بە زەلیلیە، حەزی بە داماویە، حەزی بەوەیە کە خۆی بشارێتەوە و ڕابکە و ڕسوا بێت. دوو لە ڕیبەڕێستان. کەواتە ئینسانی عاقڵ شتی وا ناکە. لە کۆتاییدا دەڵێم ئەمە هەندێک لە هۆکارەکان باسمان کرد، هیوادارم ئاگامان لە خۆمان بێ بە تەمەنەکانیش نەسیحەتی باشی مناڵەکانتان بکەن، توخوا شەڕ و وەی و بەڵایان بۆ دروست مەکەن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني دعوي دعاي خيران كدو. يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي، خواه جان لخوين رشتن بدور من كي، خواه جان واما لبكي كبردوام لتو بترسين، عاقلو تيقشتو بالريار بدين، عاقلو تيقشتو أنا جيان بسر برين يا رب العالمين. كاريك نكن كلمان تو ربي آخر من بخير بجيري. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.